من وەکو هاوڵاتیەک و چی وەکو کەسوکارێکی شەهید و ئەنفالکراوانی گەرمیان ئیدانەی زۆری ئەو قسە بێبنامانەی ئەردۆغان و سەرانی ئەردۆغان و ئەوانەی کە وەکو ئەردۆغان بیرەکەنەوە ئەکەم لەبەرەوەی کوردستان مڵکی کووردە هەر کەسێکی تر بە هەر چاوێک و بە هەر نێتێکەوە تەماشای کوردستانەکە سەری دای لەبەرد ئەو شوێنەی کە کوردستان بێ و کوردستانی بێ خوێنی پێشمەرگەیەکی لڕشا بێ ئەگەر گەریلا بێ پێشمەرگە بێ هەشتێک بێ مڵکی کووردە و ئێمە خۆمان بە خاوەنی کوردستان ئەزانین بۆیە من ئەوەی کە لە ئەردۆغان و لە سەرانی وەکو ئەردۆغان و چەندەهای وەکو ئەردۆغان ئەبینم تەنها قسەیەکی فاشی و شتێکی تر نییە خوێنی ئەو لەسەر خاکی کوردستان ئەڕژەیە بۆ داگیرکردنی ئەڕژەیە نەک بۆ بەرگردیکردن لە کوردستان ڕژابێ ئێمە خوێنی پێشمەرگەمان لەسەری خاکی خۆمان ڕشان و بێ ئەوەی تەماح بکەینە سەر خاکی هیچ کەس بۆیە سەریان دای لەبەر بۆ قسانە ئێمە پاشگەز نبینەوە و پێم وانە بشنە دەرەوە باشترە و ئەوەیشی کە من وەکو کەسوکارێکی شەهید و فەرکراوان ئەمەوێ بیدەمە گوێی حزب دەسەڵاتدارەکانی کوردستانەوە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە هاوسنوون لەگەڵ گەریلا و هاوسنوونیشە لەگەڵ تورکیا بە تایبەتی وەکو حزب خۆی لەو شەڕە دوور بخا باشترە با ئەو قسەی سەرۆک بەرزانی خۆی کە خوێنی کورد بە کورد بە حرام بێت چی براکوژە نەمێنێ ومێدەوارم ئەم قسە بگەێنە ئەنجام دیارە کە دەوڵەتی تورکیایە خودە و زهنیەتەی کە دەسەڵاتدارە لە تورکیایە هەر بەو شێوازە بەو تەکنیکە سیاسیە کارەکە بە تەکنیکی سیاسی میساقی ملی لە هەر شوێنێک شەڕی کرد لە هەر شوێنێ سەربازی هەبوو لە هەر شوێنێ شەهیدیدا ئەو شوێنە وەکو خاک وەکو جوگرافیا بێ بە مڵکی ئەو دیارەکە مەبەستی ئەردۆغان ڕوونە کە باشووری کوردستان مڵکی ئەوە بەڵام هەڵوێستی لایەنە سیاسیەکانی کورد گرێدراوە بە پەیوەندی ئابووری و سیاسی و استراتیژیەوە نەرمیان نواندۆ یاخود ناوێرن یاخود هیچ هەڵوێستێکیان نییە و جوابدانەوەیەکیان نییە و لە بەرامبەر ئەوەی کە باشووری کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیاوە داگیرکرێ هێزێکی وەکو پاکەکە بەرگریەکە لەو داگیرکاریە پێم وایە ئەمە جوابدانەوە نییە بۆ تورکیا بەڵکو ئەمە پشتیوانیکردنی لێدوانەکەی ئەردۆغانە کە یەخەی گەریلا بگیرێ یەخەی پاکەکە بگرێت لە ئەنجامدا هەم پاکەکە و هەم پارتی دیموکراتی کوردستان پێویستە گفتوگۆ بکرێ پێویستە گفتوگۆ بکەن پێویستە بە شێوازێک ڕێککەوتن بکەن کە گەل زەرمەند نەبێت چونکە ئەم شەڕە لە دژی گەلە بێ هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان وەکو وتم ئەگەرێتەوە بۆ ڕێککەوتنی سیاسی ئابووری کە لە جوگرافی کە لە ڕابردووە و لە ئێستاشدا کە هەیەی لەگەڵ تورکیایە هەڵبەتە لەم شەڕەیە لەم ئەگەر بکرێ وەکو گەل ئێمە هیواخوازی نەکرێ زەرمەندی یەکەم گەلە و پارتی دیموکراتی کوردستانیش دەیەوێت خۆی بە تەنها ڕۆڵی ئەوە بگێڕێت کە ئەم سەردار و بەڕێوەبەری کوردستانە کە تورکیا ئەوەشی قبول نییە بە هیوان پارتی دیموکرات نەکەوێتە ئەو هەڵەیەوە کە هەیە چونکە بەڕاستی مێژوو ئەومان پێڵێکە لە مێژووە حەسەن خەیری هەیە زۆر شتی تر هەیە کە پارتی دیموکراتی کوردستان دەرسی لێوەرگرێ و نەکەوێتە ئەو داوە بە هیوام کۆنگرەیەکی نەتەوەیی ببەسرێ کە ئیتر چەکدارەکانی ئەم حیزبانە داماڵڕێن لە ئینتیمای حیزبی و تایبەتی و کەسی تاوەکو سوپایەکی نیشتیمانی هەبێت کە سوپای نیشتیمانی هەبوو ئەو کاتە هیچ کوڕوکچێکی کورد چەک لە دژی یەک ڕاناکێشن و پێکەوە بۆ یەک مەبەست و بۆ یەک ئامانج خەباتەکەم پارتی دیموکراتی کوردستان لەسەر بەرژەوەندی خۆی ژێربەژێر بۆ هاوردەکردنی بازرگانی نەوت بێ کاڵا بێ هەرچێک بێ ناتوانێت هیچ هەڵوێستێکی هەبێ بەرامبەر بە تورکیا کە تورکیا یەتە ناو خاکی کوردستانەوە و بە کەیفی خۆی هەڵسوکەوتەکەەوە بە خاکی خۆی زانێ تورکیا هەموو شوێنەکان بە خاکی خۆی زانێت سیاسەتی تورکیا بە قووەتە بەهۆی بازرگانی ژێربەژێرەوە ئەتوانێت ڕووبکات لە هەموو شوێنێ ئێستا پارتیش لە بەرەوە هەڵوێستینێ هۆکاری ئەوەیە کە ئەگەر هەڵوێستێکی هەبێ بەرامبەر بە پەکەکە بەرامبەر بە پارتی ئەگەڕێتەوە بۆی سقوتی بازرگانیەکە ئابووری بازرگانی داگرێت.